ئەم چوارشەمەیە ئەکاتە یەکەمین ڕۆژی نۆمینەی حاجیان. ئەم نۆمینەیە چییە هەموو ساڵێ باس ئەکرێت؟ ئەم نۆمینەیە ڕەسوولی ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لە وەسفی ئەفەرمێت ئەفضەل الأیام عند الله، نۆمینە باشترین ڕۆژەکانی خوان سبحانه وتعالى. لە شەیخ الئیسلامیان پرسی ئیبن تەیمیە بەڕەحمەت بێت، فەرموویان باشە ڕۆژەکانی مانگی ڕەمەزان پیرۆزتر و گەورەترن لە لای خوا یا ڕۆژەکانی نۆمینەی حاجیان؟ فەرمووی ئەیام عەشری ذی الحیجە ئەفضەل من ئەیام العەشری من ڕەمەضان. فەرمووی ڕۆژەکانی نۆمینەی حاجیان زۆر باشترن لە لای خوا وەک لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزان. سەیری کە مانگی ڕەمەزان کە دێ هەمومان خۆمانی بۆ حازرەکەین. 6 مانگی ئەمە سەلەفی ساڵح ئەیان فەرموو اللهم بلغنا ڕەمەضان، خوایە بمانگەیەنە مانگی ڕەمەزان. بەڵام ئەم چەند ڕۆژە لە لای خوا لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزانش پیرۆزترن. بۆیە کردەوە لەم چەند ڕۆژەیە زۆر پیرۆزە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو جیهاد باسی کردو. یعنی سەحابە کاتی گویان لە ڕەسوولی ئەکرەم بوو باسی کردەوەی ئەکرد لەم چەند ڕۆژەیە کە چەندێک گەورەیە، فەرمویان وەلە الجیهاد فی سەبیل الله، یعنی جیهادش لە پێناو خوایە ناگاتە کردەوە لەم چەند ڕۆژەیە، یعنی کردەوەی ئەم چەند ڕۆژە لە جیهادش باشترە. فەرمووی وەلە الجیهاد فی سەبیل الله، جیهادش ناگاتە فەزڵ و پاداشتی ئەم چەند ڕۆژە. فەرمووی ئیلا رەجل خەرەجە بنەفسیه ومالیه، دیقەت بن، فەرمووی مەگەر پیاوێ خۆی و ماڵەکەی بڕوات بۆ جیهاد، لەو سەرەوە فەلەم یەرجع من ذلك بشەیء، نەخۆی بگەڕێتەوە نە ماڵەکەشی بگەڕێتەوە، هەمووی لە پێناو خوایە، لە پێناو خوایە سەرف کرد بێت، ئیلا مەگەر ئەو کەسە ئەو شەهیدە ئەجری بگاتە کردەوەی ئەم چەند ڕۆژە. بۆیە ئەم چەند ڕۆژە هێندە پیرۆزن الله سوێنی پێ خواردون، والفجر وليال عشر والشفع والوتر. بۆیە لەم نۆمینەیە باشترین شت بکرێت ئەم چەند خاڵە لە خزمەتانە باسەکەم. یەکەم بۆ کەسانی کە ئەیانەوێ لە جەژنی قوربانە قوربانی بکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من أراد أن يضحي ودخل العشر فلا يأخذ من شعره ولا من أظفاره شيئا. واتە لە ڕۆژی چوارشەمەوە هەر کەسێک بەتەمایە قوربانی بکە، نیەتی قوربانی هەیە بە ئەم دوو شتە نەکات. یەکەم موو لە خۆی نەکاتەوە، جەسەدی هەر موویەکی پێ و بالی نەکاتەوە، نینۆکەکانیشی نەقرتێنێت، هەتا قوربانیەکە یەکات. کەواتە لە مەغریبی ڕۆژی چوارشەمە یەکەمین ڕۆژی ذی الحیجە لەو کاتەوە ئیتر نە نینۆکەکانت بقرتێنە وەنە موو لاشەشت بکەرەوە مادام نیەتی قوربانیکردنت هەیە. بەڵام خۆ ئەگەر کەسێکیش مووی لە لاشە کردەوە یان نینۆکی قرتان و دوایی چ قوربانیەکەی کرد، قوربانیەکەی دروستە والله تعالى ئەعلم. بەڵام ئەجری ئەو کەسە زیاترە کە شوێنی ئەم سونەتە ئەکە بێت. کردەوەیەکی تر کە لەم نۆمینەیە بکرێ زۆر خێرە ڕۆژوو بوونە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو هەندێک لە خێزانەکانی بۆمان ئەگەڕنەوە ئەفەرمون لە نۆمینەی حاجیانە بە ڕۆژوو ئەبوو. ئەمە وەکو ڕۆژوو و ڕۆژوش خۆتان ئەزانن خێرەکەی چەندێ زۆرە، بۆ هەر ڕۆژێک تۆ 70 ساڵ دەموچاوت لە ئاگری جەهەنم بە دوورە بێت. و سەدەقەکردن لەم چەند ڕۆژەیە خێرێکی زۆری هەیە، قورئان خوێندن لەم چەند ڕۆژەیە خێرێکی زۆری هەیە، لەگەڵ ئەوەشە تەهلیلە و تەسبیحاتتان لەبیر نەچێت. هەللیلوا وسبحوا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. صحابە بەناو بازاڕە ڕێیانە کرد بە دەنگی بەرز تەسبیحاتیانە کرد لەناو بازاڕەکان لە ماڵەوە، تەنانەت ئەو کاتی کەوا ئەچوونە سەر جێگەکە بخەون تەهلیلات و تەسبیحاتی ئەڵڵایانە کرد سبحانه وتعالى. بۆیە هەر شتێک لە لای خوا خۆشەویست بێت پێی بوترێ ئەعمالی صالحە لەم چەند ڕۆژەیە مضاعفە. یعنی ئەگەر لە ڕۆژە ئاساییەکانە خێرێکی زۆرت بگاتیە، لێرە خوای پەروەردگار بە چەندەها قات بۆت ئەنووسێت.